بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوێ بەڕێز و خۆشەویست داین. زۆر جار لە نێوان حکوومەتە داگیرکەرەکانی کوردستان و هەروەها شۆڕشەکانی کووردا لە شەڕەکاندا نابەرابەریەکی زۆر هەبووە، هەم لە ڕووی ژمارەوە هەم لە ڕووی ئەو چەکانەی کە هەردوو لا بەکاریان هێناوە. کاتێکیش کە پێشمەرگە جۆرە چەکێکی باشیان بەدەست کەوتبی هەوڵیان داوە بە باشترین شێوە بەکاری بێنن. ئەمڕۆ ئێمە یەکێک لەو کەسانەمان لەگەڵایەکە شارەزایەکی زۆری هەیە لە تۆپخانەی شۆڕشی ئەیلول بە تایبەتی کاویش کاگ لیوە خدر عەبدوڵڵا دەباخە کە لە ناو شۆڕش و پێشمەرگە و سەرکردەکاندا بە ملازم خدر ناسراوە. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵبەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی لە نزیکەوە بینیونی یا خۆی تێدا بەشدار بووە و هەروەها دیدارەکانی لەگەڵ سەرکردەکانی شۆڕش و بە تایبەتیش ئێمە لەم بەرنامەیەدا گرنگی بە بوارە سەربازیەکە دەین کە لە شۆڕشی ئەیلوولدا چی ڕووی داوە. کاگ ملازم بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمەوە. سپاس دەکەم بەوەی کە لەگەڵ ئێمەی. باس دەکەم بەخێر بێن. مەمنونین. یاهلەن وسهلەن. کاگ ملازم حەزم کرد لەوێەوە دەست پێ بکەم کاتێکە چوار ئەفسەرەکە لە سێدارە ئادرێن، ئەمە کاریگەری لەسەر جەنابت دائانێت وەکو گەنجێک بڕیارە دەی کە بچیتە ناو سوپاوە و بۆ لە کۆلیژی سەربازی بخوێنی بۆ ئەوەی جێگەی ئەو ئەفسەرانە بگریتەوە. حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی شەیدکردنی ئەو ئەفسەرانە کاریگەری زۆری هەبوو لە ناو خەڵکدا دەنگدانەوەی چۆنی هەبوو؟ ئەم کە چوومە بەغدایە بەڵێ پێچ وتمە بەغدایە لەو بیئەکەی تێیدا دەژیام بیئەکی عایلی بەڵێ دینی ناحیە ئیسلامەتی و لەسەر ئەوەی بوون لەبەر ئەوەی عەرەبم زۆر خۆش دەویت کە دینی ئیسلامەتیان براو کردیتەوە. لەسەر ئەساسەی چوومە بەغدایە داخلی کولیە عەسکەری بووم. بەو نیازەی کە برایەکی موسڵمان و عەرەب موسڵمان و پیاوی چاکردنەوە ناوەڵڵا کە دیتم شتەکە زۆر دوورە لە واقیعی یەکی ناگرتەوە. بزان لە زومنی ئەوانە عەریفێک موسڵاویم هەبوو، عەریفی فەسیلەکەمان بوو، ئەو کابرایە دوژمنی کورد بوو. ئەمیش تاکە نەفەر بووم لە ناو فەسیلەکەیەک و کوردم بە هەموو قووەتی خۆی ئەمنی زۆر عەزیەت دەدا. حتا لە زومنی شتەکانی ئەو وەختی فەنجی ئینگلیزیمان بەکاردەینە، ئێستا لەگەڵ ڕۆچای ڕێک نەکەوتن، ناو لولەی فەنگەکەی کونێکی تێدا بوو، دووکەر و ڕەشایی توو بوو لەوێ خرب بووەوە. ئەمن بە حەد تەنجی دەمێت فەنگەکەم خاوێنکەمەوە ئەو کونە ڕەشە هەردەما جەنابی عەریفی سبەینان دەهات تەفتیشی دەکرد ڕاست کونەکەی ناوەکەی دەنووسیم تعلیم ئیزافی نە ڕۆژێک نەدوو. ئەمیش تازە توی شارەزاییم لەسەر سیلاحیش وان نییە ئەوەکەم تەنفیز دەکرد. بەو نەوعی مهم ئەو کابرایە دوژمناتی منی زۆر کرد لەوەیەوە ئەمن شعورێکم لێ پیا بوو. ئەمن چونکە کوردم ئەو کابرایەوانە من دەکا دەی ناوەڵاشتی دیکەم زۆر لێتی وام لێهات کە ئەمن کوردم میلەتی من زۆر مەغدورە، میلەتەکەی من زۆر دواکەوتە، غەدری زۆر لێ دەکرێ، ئەمن دەبی شتێکی وا بکەم کە خزمەتی ئەو میلەتەی خۆم بکەم. ئەو داهاتە یادم مەسەلا ئەو تازابتەی دیکە کە وەختی خۆی لە زەمانی قازی محەممەدی ئیلتحاقیان کردی و دوای ئەعدام کران ئەوانە ڕێگاکی زۆر ڕاتیان گرتیە. بەڵام پاژەوەی کە شۆڕشیمە تێکت و ئەمن فکری ئەوانەم کرد، گوتم ئێستا ئەوانە ئەوە ڕۆیشتن بە زۆری لەفکرد چوون. ناوەڵا پێشەوەی ئەم لەفکردچم با بنووسم ئەو شتانەی کە کەی ئیلتحاقم کردی لۆ ئیلتحاقم کردی و چم دیتی و چم بەسەراتی وا بنووسم. کەواتە ئەو چوار ئەفسەرە کاریگەریان هەبوو لە ناو خەڵکە، ینی خەڵک باسیەکردن. بەڕێ تەبیعی تەأسیری زۆریان هەبوو کە ئەوانە خۆیان بە قوربانی ئەو میلەتەی کردیە. واجبی زابطی کورد ئەوەیە هەموو لەو ڕێی بڕبووە. باشە جەنابەت بەڕێکەوت چوویتە ناو کۆلیژی سەربازیە، پێشتر پلانە بۆ دانابوو؟ خۆی حرەکە و جوولانەوە و ئەسکریاتم خۆش دەویست، ئەم ناخۆش نەبووە دوستە و قەلبی خۆم. ئەودا کە چوم بەغدایە لەوێن طبعاً جامعە لە بەغدایە هەبوو، لە جێی دیکە نەبوو،
دەبا ئێستا دەستم لە هەر کولێکی دوام بکەم خانی بگرم لە داخلی بم نازانم و ئازار و عەزابێکی زۆر چێوە کولەی تەواو دەکەم 4 ساڵان ناوەڵە باشترین طریقەوەی با بچمە کولێ ئەسکەری ئەو جەتر مشکلانەی نییە لەسەر ئەو ئەساسی بوو تومە کولێ ئەسکەری ئەوە ساڵی چەند بوو مامۆستا ئەوە بزە ساڵی 57 لە 11 57 ئەمن داخلی کولێ ئەسکەری بوو لە بەغدایە باشە لە کولێ لە نێو کولێ عسکەریە تۆ باسی ئەوت کرد کە کوردی کەم تێدا بوو یا خوار تۆ کوردبووی ئەو کاتە جیاوازیان نەکرد لە بینی کورد و عەرەبە یاخود تەنها یەک کەسەی کرد ئەو وەختە وانە بوو و ئێستا نەبوو جیاوازی هەبوو بەڵام کەم بوو خەڵک ئەوەندە داوای عروبە و قەومی عەرەبی نەدەکرد کولێ ئەسکەری وەختە باوەشی کرد بۆ چەند تەڵەبەی کورد هەبە هەمووی وەردەگرت ئەو فەرق و جیاوازە بۆ دەرەجەی نەبوو لەبەر ئەوەی ما ئەو چەند کوردە لەوێن دەربوون تقریباً مجموعی هەمومان 20 طلبة 22 طلبة ئەوە طلبەی کورد بوون لەوێن دەرێبووین بەڵێ باشە ساڵی 57 هەرەو کاتە باسیەوەکەن کە ئەفسەرانی ئازاد ئەوانەی عەبدولکەریم قاسم و ئەمانە خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی کودەتایەکی عەسکەری بکەن لە بەغا ئێوە ئاگاداری ئەوانە هەبوون نەبوون پەیوەندیتان هەبوو ئێوە ئاگادار ئەی لەگەڵ شوعیەکان و پارتی و ئەمانە پەیوەندیتان نەبوو حیزبایەتیتان ناکرد ئەو کاتە کاکاوە ناحیەی حیزباتی ئەم حەزم لە حیزباتی نەدەکرد لەبەرچی چونکە ئەوانەی کە دەمدیتن حیزباتی دەکەن آخر حیزباتی دەبی کامرا کە بەخۆی بۆ حیزبەکی نیشتمان پەروەر دەبی مزەحیبی دەبی پیداکاربی دەبی بەڕاستی خزمەتی وڵاتەکەی خۆی بکە بزان لەوەی فیلمەکەم دیت لە بەغدا نیشاندانی زمانی ماوچتۆنجی وەختێکی شەڕی ماو حکومەت گەیشتە ڕووبارێک پردێکی لەسەر بارەکە ئەو پردە بەدەست هەر لایەکیوبی ئەو قازاندێ دەکا ئەو تادی وەختێکی حکومەت پردەکەی گرت پێشمەرگەکان شەوەژ بوون چ بکەین و چ نەکەین کوڕەشی قارەمانی پێشمەرگە ڕاست بۆ گوتی ئەم عیلاجی ئەوەی دەکەم کۆ عیلاج دەکەی گوتی من دینامیتی لە خۆم دەبەستم شەوێ بەناو زل و زار و پەناو پێچی خۆم دەگەێنمە پردەکەی لەوێ خۆم پردەکەی دەتەقێنم کاگەکە ئەو فیلم ئەوەی نیشاندە چاوم بۆی کەوت بەدەست خۆم بۆ ئاو لە چاومداتەخوات ئەو پێشمەرگێ نیشتمان پەروەری دەبی ئەو هاات ئینسان بەو شێوە دەبی وڵاتی خۆی پارێزی نەگی بەوەی ئەتو پارێ لە عالەمی خرکە و فرت و فێرە لە عالەمی بکۆم من حیزبیمە و وەتەنیمە و فێرش لە عالەمی بکەی لەبەر ئەوەی من حەزم لە حیزباتی نەدەکرد لە واقعدا ئەم کتاب کابرایەکەم کوردم خزمەتی وڵاتەکەی خۆم دەکەم لەڕێی کورداتیەوە بەس لە بەغا کۆمەڵێک یانە هەبوون یانەی سەرکەوتن و ئەوانە هەبوون ئێوە ئەچوونە ئەو شوێنانە بەڵێ سەردانیانەی ئەوەی هەبووی معروف جاوک بووە لە عەزیمیەی دەچووم لێن دەرێت تەڵەبە کوردەکان لەوێ خوڕ بوون ناو بەناو یەک دیمان دەیدی کێ بوون لەوانەیە کرد لە بیرە ماوە کێ هات سەردانی ئەو شوێنەیە کرد ئەوەی لە فکرم ماوە لە کەمال محێددین هەبوو کۆیە یادی بەخێر بێستا لێرەیە ناوانجیکەم لە فکر نەمایە بەس کەمالم لە فکر مایە ئەو کاتە مامجەلالوانیش لە بەغا بوون ئێوە ئەوانەتان ناناسی پەیوەندیتان نەبوو لەگەڵ مامجەلالوان دەناسی کە کۆیە بەس ناحیەی هاتو چوون و دانیشتن و ئەومان نەبوو لە ڕێ ناو بەناو لە زەردێ دەگەیشتنێکدی سەلاممان لێک دەکرد و ئەحوال پرچین وەرە ئەوەندە یەکێ لەو کەسانەی کە دواییش یعنی لە پێشمەرگایەتیە من بە ڕەفیق و پێکەوە لە شۆڕشا بەشداریەکەن کاک تیاری عەلیوالی بەگە حەزەکەم باسی کاکتایرم بۆ بکەی کاکتایرە چۆن ناسی عەسکەرێکی چۆن بوو یاخوا ئەفسەرێکی چۆن بوو ساڵی 52 ئەم سنفی دویم تۆستەی بووم لە کۆیە معاونێکی شورتەمان لۆهار لە کۆیە عەلیوالی بەگ کە بپیان دەگۆ عەلی قەنچیڕەش کوڕە چییە بوو ئەو کوڕە ناوی تایرە ئەویش هاتە مەکتەبێ سنفی دویم تۆستەی بوو ئەمن و ئەو تایرە لەوێ یەکدیمان ناچی تەماشام کرد کوڕێکی زۆر مؤدەب زۆر ڕووی پێک زۆر محتەرەم وردە وردە زۆر لێک نزیک بووینەوە یعنی وەکو برانمان دێهات تا گەیشتینە سێم تۆستەی سێم تۆستمان تەواو کرد سانەوی نەبوو لە کۆیە ئەم نازانم ڕۆی لۆ چ ڕۆیش ئەم نیش مەجبوور بووم دۆ سانەوی هاتمە بەغدای عەدادی مەرکەزی لەوێ بخوێنم
تارم بزیر کرد ساڵی 56 کە عەدادیم تەواو کرد لە بەغدایە لۆ 57 چوومە کولی ئاسکەری لە کولی ئاسکەری کاکتەیار بیتەوە یەکدی مانگرتەوە لەوێن دەرێ ئیتر کە یەکدی مانگرتەوە لە حەقەتدا وەکو دوو برای زۆر خۆشەویست بەیەکەوە ژیان و پێکەوە مای ئەودا ئەو وەختی شعوری کورداتیشمان نەتیجەی زەختی عەرەبەکان لێپەیا بوو دەگەڕام ئەوەی کە لە ناو دری منە یەکێکی بینمەوە وەکو خۆم بەشداریم لەگەر بکە لە ناو کوردەکان ئەوم هەروژار فعلاً ئەو هاوبەشم بوو کاکتەیار حیزبی نەبوو کاکتەیاریش حیزبی نەبوو عینی فکریم وەکو من بوو ئەویش حەزی لە شتی کەم و شت و بێلەزەت نەدەکرد حەزی لە شتی پیاوانە و ڕێک و پێک و مەردانە بوو بەو نوعیمانەوە ڕسمێکی مەلا مستەفامان دەستکەوت بەجیلشی عەسکەری جەنەرال وەختی خۆی لە زەمانی مەهاباد گرتبووی ئەو ڕسمەمان دەینا تەماشامان دەکرد و نابنەوە دژگریان ئەمە تاوە زەعیمەکمان هەیە ئەمە میلەتی مە ئەوەندە مەغدورە ئەو زەعیمە دەربەدەر وڵاتی خۆی لێ حرامە ئەمەش لەو سەکمە حەساری و لەو عەزابەی دادەژین دەوعد بێ ئەمە دەبی محاولە بکەین ڕۆژێک لە ڕۆژان ئەو پیاوە بێتەوە شۆڕشتی دروستکا لە کوردستان ئەمە بینە پێشمەرگەی ئەو پیاوی دیفاع لەو کوردستانی بکەین ئەو فکرە لە بینی من و تاری ما بەو نوعی خۆمان لە حیزباتی و لەو ئەو نەدەگەیان نە شتەکەی خۆمان ئاشکرا دەکرد لۆ کەس نەدەچوین بناو حیزباتیشدا بڕۆین باشە ئەو خۆشەویستی ئێوە بۆ مەلا مستەفا لە چیەوە بوو ینی بۆچی مەلا مستەفاتان خۆشەویست و بەڵام پارتی و شوێعی و ئەوانەتان ئێهمال کردبوو کوردین بەروە زەختمان زۆر عەرەبەکانمان دەدید تەحەدای زۆر دەکەن قۆڕ بێ مەعنا دەکەن بەرامبەر بە کورد ئەومان پێ ناخۆش بوو لەبەر ئەوەی ئەمە خۆمان بۆ کوردشی وا دەزانی کە مەسئولین بەرامبەر بە کورد ڕۆژێک لە ڕۆژان دەبی دیفاع لە کورد بکەین ئەوە پاری پێ ئەی مامۆستا لە ناو کۆلیژی سەربازیە لە ناو سوپایە زۆر جەرباسی ئێوەکەن کاڵێن شوویەکان چەپەکان بە قووەت بوون ینی خەڵکیان هەبووە شووعیەکان بە ئاشکرا خەڵکیان هەبوو هەبوون بەڵام علاقەمان لەگرن مەرحەبا ئەهلەن وسەهلەن بەزەوەندا داخلیان بینە ئەتو لەو شووعی و لەگەر چێ و چێ دەکەی و چ دەکەی و چ ناکەی خۆمان لەوشان نەدەگەێن باشە زۆر جار مامۆستا باسی ئێوەکەن لە ناو کۆلیژە سەربازیەکان و لە ناو سوپای عێراقا عەرەبی شۆڤینی هەبوون ئەمانە چۆنی ینی چۆن لەگەڵ ئێوە هەڵسوکەوتیانە کرد سوکایەتیان ینی چۆن معاملەیان لەگەڵ ئێوە کرد سوکایەتیان خۆشە طبعا قاعەی نووسینی تەڵەبەکان قاعەکان لە دوو یەک بوون بە ڕێزێکی بوون هەر دە تەڵەبە دەرکە کەبوو لە بینی لەگەر ئەوی دی ئەمە پاش ڕۆژێکیان نانی ڕۆیمان خوارد چون و قاعەی ئیسراحەت بکەین ئەم لە دیوی دەرکەی بوون تەڵەبەکی دیکە توشمانجی لەو دیوەی بوو فاڕۆقی ناو بوو وتی خدر هەتا ئێرە وەرە نه دوو دار هات وتم نام یادی سێم هاتەوە وتی باشە دەزانی بە درم وەرە وتم نا وتی ئەو غەسانە دەرێ ئەم کەرە بە کوردان ناگۆڕمەوە غارمدا چوون سەلیم تومات گوتی غەسان توام گوتی بەس لەگەرە توم نییە هەر گوتی لەگەر ناو دەمی مڵاتیشە توانی ستێری بووم لێدە زۆرم لێدا وا خێراوە دەچی گەورە لە ناو کولی کوردە و عەرەبێک بەشەراتی ضابط خەفەر هات کابرایەکی بەسراوی کوڕێکی باش بوو وەڵا تاقمە تەڵەبەیەکی کۆی هەبوون لەوێن دەرسم کۆمەغدید بووە چەند ناوی ئەوی دیکەش ناوی عەلا بوو ئەوانەی بان کرد بۆتی وەرەوە لە ئینگۆیە و لۆشی شەڕێ دەکا و لۆ ئەو بزمەی دەکا و بانگی منی کرد بۆتی تو لۆ ئەو شەڕەی دەکەی و کود ئەوە کرد و شواکەی لە عەسکەری بووە و تمالا کوتی عەریف ئەفەندی هات عەریف سوبحی چەندە مڕغلێتی خوا خۆمان دەستم بیگاتێ هات خۆی تووڕە کرد تم پێ درم وت تووڕام نەکەی قسان نەکەی ها ئەو پێ درم وەڵا کە دیتی لێم دەدا فعلا لێم دەدا چاوە چاوە لازم نەجاتیم بوو وەڵا لۆسبینێ تەقدیمی ئامیر فەوجی کولەی کراین لەسەر ئەوەی کە ئەمن شەڕم کردیان تۆڕە بۆ هاواری کرد بۆتی تو کوولە کولی ئەسکەری دانیشی کەی شوا بۆ تو شەڕێ دەکرد ئەمن شەڕم کردیان وتی کو شەڕ نەکردی وتم نا وتی ئەدی نازانم من چوومەوە لەوێن دەرێ فاڕۆپی گوتم بۆنە ئەوە بانگت دەکا ئەمیش چوومە وێن دەرێ و سەکی پێ گوتم وتی کەرێ بە کوردان ناگۆڕمەوە ئەمن شعورم نەمایە نازانم شەڕم کردی نەکردی ئاگام لێ نییە بۆ قسەی ئەو چار بووەوە
وتی کوڕم دارێکی ئەگەر چوا جێلێ بوو خۆت شەوەژ مەکە بەس وەرە بە من برێ ئەم زانت چیان لێ دەکەم وەڵی قابێکی گچکەی منیدا قابێکی توندی ئەوانێتریدا توینە دەرێ و ئەدام بەسم ئەو شتانە زۆر بوونەوە ئەوانە هەمووی پاری پێوە دەنام کە ئەمن کورد بم ڕۆژێک لە ڕۆژان ڕێی کوردایەتی و ڕێی شۆڕش و پێشمەرگاتی بگرم ئەو شتانە پاری بە منەوە ئەی ئەگەر باسی کودەتا یاخۆ شۆڕشی چواردەی تەمووز بکەیت چۆن بوو لە ناو ئێوە یعنی بۆ ئێوە بە تایبەتی لە ناو سوپایە و لە ناو کۆلیژی سەربازیە کە تادەی تەموز ڕوویدا ئەمە ئۆتڵەمان هەبوو ئەمن لە مارێ بووم ڕادیۆم کردەوە ئەو بەیانات و ئەو وەزی پارم دەکاو زۆرم لە قەلبی خۆش بوو لە حەقەتدا بە تایبەتی کە دەیگۆ ئین العرب والأكراد شركاء في هذا الوطن ئەو مادەم هەر زۆر پێخۆش بوو وڵای تر ماینەوە هەتا ئۆتڵەکەمان تەواو بوو گەڕاینەوە کولی شتەکە طبیعی دەڕۆی طبیعی بوو هیچ برێ ئەو وەزە تەسیری لە کولی کرد یا خۆمان بەلایەکیانێن نا ئاینی بە شێوەی طبیعی تەدریب و مەنهەجەکە دەڕۆی سەیدا دوو کەس زۆر گرنگن کە باسییان نەکرێت نوری سەعید و سعید قەزاز سعید قەزاز ئێوە و کاتە لە بەغا بوون نزیک بوون کاتی مەحکەمەکەی چیت بیستووە ینی لەسەری بە تایبەتی زۆر جار باسی مەحکەمەکە کرێک چۆن مەحکەمە کراوە کاکەکەوە ئەمن سعید قەزازم نەیدی چوو بە خزمەتیشی نەگەیشتیم بەڵام سعید قەزاز ڕەمزی کورد بوو پیاوەشی یەکجار وەزیری داخلیش بوو ینی وەزیری داخلی بوو نیوەی عێراق دەدەدوی بوو یەکێک کە گرتیان مەحکەمەیان کرد لە مەحکەمەیە لە تەلەڤیزیۆنی چاوم لێ بوو ماجید محەممەد ئەمین بەدەی عام بوو هجومی زۆر دەکردە سەرێ قلتي سيد الرئيس احفظني من هذه الكلمات البذيئة من المدعي العام أو فاضل مهداوي يقول دوم قلت إني أصعد على المشنقة وأرى أناس تحت أقدامي لا يستحقون الحياة ملي خوما بتشوى ذكم بس لبن لاقبو قندركانم خلقك دبينم مستحق جانين أو معناه كل كيد كان راسي بيابي ديك وكو سعيد خزازي بيابي شي عذابو بياو كرد براسي وبياو كرد كاك خدمتي كردي زور جار باسي هو كان كأما بس خدمتي كردي چی کردو يعني لشت مهمەکانی بۆ کورد کرد بێت چییە خۆ وەزیری داخلی بوو يعني لە خزمەتی حکوومەتی عراقیە بووە وەزی کابراایش عاقل بوو کورد پەروەری چاشی بوو کابراایەک لەو بینەی قسەی جێراوە لەو مۆزوعی وەتی ئیبراهیم مححمود و جەماعەتی حیزبی پارتی لەو زمانی دەستن کن سعید قەزازی درێن ئیجازەمان بدێ ئیجازی حیزبی ئەویش چ برێ باشە دەرێ ئیجازەستان دەدەمێ بڕۆن چ دەکەم بکەن بەڵام پێتان درێم بە دوو کلاوی بابردوو کەوتون ئەو ڕاستە فعلەن بە دوو کراوی بابردوو کەوتون چونکە قەزیەی کورد قەزیەک ئەوە نییە لەگەر چاکەس و عەشیرەتیی بە شەرحات بی قەزیەی کورد بریتانیا و پاپایە لەوێەوە دەستی پێکردیە لەوێەوە ئەوان قەراری خۆیاندایە بەرامبەر بە کورد کورد چ بی و چ بکە حتا لەوێ چارەسەر نەکرێ ئەو مشکلە چارەسەر ناکرێت ئەو مۆزوعەکەیە ئەودا سعید قەزاز ئەوەی تێگەیشت بوو لەسەر ئەو ئەساسی پێی گوت بنگۆ بڕۆن چ دەکەم بکەن بەڵام بە دوو کراوی بابردی کەوتین پێێن چیان کرد ئەو تا ئەو میلەتیان سەر لە قوڕێنە ماری میلەتیان کاول کرد کە عەبدولکەریم قاسمیەتە سەر حکوم و مەلیکیەت نامێنێ ئەمە بە قازانجی کورد بوو یا بە زەرەری کورد بوو بە بڕوای تۆ بە زەرەری کورد بۆچی عەبدولکەریم قاسم پیاوە بوو قسەی لەگەر دەکرا دانیشتنی گفتوگۆی لەگەر دەکرا واجبی زوعمای کورد ئەوە بوو بە تەفاهم و بە هێواشی لەگەری ڕێککەون نەک بە تونند و تیژی وەکو ئەو وەزەکە ڕوویدا بەتمانەوە ئیسفادمە چیمان کردەوە شۆشەکەمان لە قسەی هینە ئەنفالمە کراین مارکاول بووین دەربەدەر بووین ئەنوای ئازاب و ناخۆشیمان بەسەرات ئەگەر ئەو زوعمانەی ئەو وەختی عاقڵبان بە شێوەیەکی کەمیش بە لەگەر ڕێککەوتمان باشتر نەبوو لە ومە ئاساتێ بەسەر کوردان ئەو دا ئەوە لەسەر ئەوەی قسە کللو گرمە مدلەیەکە کۆن هەیە لە عەدەدی 72 مامۆستا فازیل عەبدوڕەزاق بۆتانی یادی بەخێر شتێکی نووسیە
دري كحرب عالمي كم إنجليز هات عراق جنابي الشيخ محمودي رحمتي مسيطر بولسر كردستان لبرو تركي كان شكابون نوابون لبي هات خبري إنجليزي كان يدا وتي كاكا بخير هات انت عندك بهمو يارمتكم يارمتي تاندنم ورن انغو استقلالي كرد بدن ام شرطان لقنا والله قاعد زور ممنونين زور باش وعد ياندا كحكومتي كردي العراق تشكيل كان بلام الباجوي كمندوبي سامي اتفاقي وجدت لبو بريطانيا هنا تشرشل وزير مستعمرات بريطانيا تبري باش كرد نابي ببتا حكومت كرد دبي ببتا بيانس بارت هاد بارت دستي في أتجبي حتى بتوان غدر يعني بكم كان هضمو أجر شمياش بيابو شمياش كان بداك أو أساسا كو مبدأ كي غرب بالإنجليز وأمريكا كله كوريان دانا كرد حتى لو بني نجاتي نبي زور زحمة بقاته جيسترش أساسا كله كان لشو شيء يقول كركوش كان خطي توشجلو دانا والله دو حزب بارتي وجتشتيان بشر هنا باش كشتون زريشو زور من خطك كان لو دانا أتو يشتي وأتو بارتي لا زمان صلاح الدين أيوبي جيش صليبي والله جيش يقدر أستوديان كرك دو هيرش بين نسر الإسلام أساسي إسلامتين صلاح الدين أو وقتها لمنطقة سوريا وخليفة والله هاتن أول جار برنجاج صلاح الدين صلاح الدين توش كان بو أو زي شيء إبادك تفرط هناك أو بو برينك لناو دور ميشي همغرب بتي إنجليز باشا دباو دردي دناري تا حرب عالمية كم ليو دستي بيكر أو مآساتان لبو كردروس كان باشا باب قرينه بو سر جياني خود واز لو ميجوا هين تو كي تشويته توبخانه يعني شلون قبول كراي لتوبخانه سربازي زماني عبد الكريم قاسمي اما كرت حريتك ما هبو والله وكو باشوي نمان والله هربان ناو بناو قائمة شامراو دكردوا لو اواني كأما استا تخرج دكين هذه اللي تصنفت ناو كي خوف نوسا والله او يعني دبت باش حتى شدي نص ايش دي امن هلا هم ينوسي مدفعي بوشي حاضر ذاك الشيء لقيت كاك تاري اتفاق ما نكربو والله كأمنوا او ببي نظابتش مدفعي بخياري او روج لروجان ملا مصطفى بيته كردستان شورج لكردستان دست بيبا اما بي نظابتي مدفعي بتواني خدمتش ملتك يخو ممكن بسر او اساسي بو ايوا تنزاني يعني بوشي حستانك الشورج دروز بيتو بەشداری تێدا بکەن لو كارساتو مع ساتي أملا نوع أربعة ديجين زليلين لبرسيان حتى طلبك بيابل لتنيشتم لا كلية تختش عوامل في سياق بيك ودانش من ناون دون خريطة لسر مزكي كرد منطقة عربية همو دانا كردستان يهاويش تناوي نتي العرب الكبير وطن العربي الكبير والله كردستان يشيرنا دولة أمن ولا تنيش دانشتيم أو أوروبا أو هذا ودك أمي أقول له هنا ونسوتيه ولا دانش ما وقبوركم آخر دبي من روجك دفاع دا ملتكي خوكم أو حقي بستيانم بس دكاو زۆر باشە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێین لەگەڵ کاک عەریف خەدەر یەکێک لە ئەفسەرەکانی تۆپخانەی شۆڕشی ئەیلول کاک خەدەر ئەگەر باسی ئەوم بۆ بکەی ساڵی 1960 کە عەبدولکەریم قاسم ئەو کاتە هاتبووە سەر حکومی ئەوە کۆلیژی سەربازی تەواوەکەن تۆ بۆ خۆ لە نزیکەوە بینیوتە ینی بەشداری ئاهەنگی دەرچوونەکەی ئەوەی کرد ئەگەر کەمێ باسی ئەومان بۆ بکەی ینی باسی چی کرد ئەودا لە چاردەی تەمموزی 60 حفلە کرا لە کولیە حفلەی گەورە بە مناسبەتی تەخەڕوجی دەورەکەی ئێمە ئەمە کە دەورەی 36 بووین سفراء عالمي وممثلين عالمي ونعرف حفلة كانت زور قورة مو مسؤولين زور قورة هاتن نبو كلية ودا أمير كلية أو وقتي أحمد صالحيان بيدوغو عقيد بو كرد بو خج سليماني بو خطبة دا
جنابی زعیمی بەخێر هاتنت دەکەم بۆ مناسبەتە پیرۆزەی کە ئەو پاڵەوانانە لە مەصنعی ئەبطال تەخەڕوج دەکەن ئەو شۆ دەچنە مەعرەکەتە الحەیات حربی ژیان دەست پێ دەکە ئەمە ئەو چەند ساڕە بخونە و هەوڵ دە و غارە بکە معاشێکی وەرگە و تەعیین بە و ئەویشتە پێمان دەوێت تازە داخلی معنەکەی حەیات دەمی زۆرم پێ ناخۆش بوو قسەکە بۆ نوعی کە تەخەڕوجمان کردبوو هاتمە ناو وەحدات و هاتمە ناو معسکەرات کوڕە قسەکەی ئەو فەرمووی هەزار ڕەحمەت لە بابی گەلێک شتێکی زێڕک بوو ئەمن لەو وەختی و تا ئێستاش خۆشیەکەم نەدی هەر هەمووی شەڕە قسەکەی ڕاست ئەو قسەی فەرموو ئەی عەبدولکەریم قاسمی چی نەوت باویش بۆ کردن حقوقپەچی دا بەمناسەبی سیاسەتی ئەو وەختی بوشەکە زۆر علاقەی بەمەوە نەبوو ئەی لە کاتی شۆڕشی ئەیلولا کە شۆڕش دەستی پێ کرد ئێوە و کاتە نەچووبوونە دەرەوە لە ناو سوپایە چۆن باسی پێشمەرگە و شەڕەکانەکرا بەڵێ باز دەکرا بەڵێ ئەمن کە تەخەڕوجم کرد ئەمن لە مسەیب تەعیین بووم بەڵێ ئامیر بەتەریەکەم ناوی عەبدولکەریم قاسم خەفاف بوو کورد بوو خەڵکی کەرکووچێ بوو ئامر لیوایەکەشم کورد بوو ئەحمەد کەمال قادر ناویان یادیان بەخێربی پیاوی زۆر باش بوون ئەودا کە شۆڕش دەستی پێکرد ئەو دوانە دەهاتن لە ناو بەتەریەکەی مەدا دەنیشتن ئەمری لە تومەکنیان لە من نەدەترسان ئەو وەزوعان دەکردەوە بازی شۆڕش ئەو وەختی زۆر من دەپیا بوو لەم گۆ ئەخبارمان لۆ هاتیەوە مەمەندا ئەو عەباساغا لە فڵانجی وای کردو و فڵان و وای کردو بۆت بە توند و گەرمی دەحدارشان مقدم عەبدولکەریم پێی گوتم خدر ئەتون ناچێتی حەق پێی باوەختی لە ناو معسکەر گوتم قورمان دەچم پێم گوتم دەچم حەمەد کەمالی جێگنێ بوو لەوێ ئاگای لێ بوو بەڵام تەمەن زۆر پیاوی کورتپەر و پیاوی چاک ملیان ئەمین بووم ئەودا مەقسەدم ئەم مۆزوعەکە زۆر دەکرا و سەدایەکی گەورەی هەبوو هەموو کوردێک ئەو شتانەی گەلێک پێخۆش پێشەوەی تۆ ببێ بە پێشمەرگە بچیتە دەرەوە بەشداری لە هیچ شەڕێکا کردژی پێشمەرگە نا بەشداری نانەخ چونکە منە مسەیب بوو دەبرم هەبوو لە بەغدا و نەهات بوومە کوردستان کەش نا بەڵێ ئەوەی بیست بێتت معاملەی سوپا عسکەر لەگەڵ سڤیل و خەڵکی مەدەنیە چۆن بوو لەگەڵ پێشمەرگەیە چۆن بوو ئەوە منطقەی شەڕێ ئەوشتە بە دەردەکەوت منطقەی کوردستان تعدایشی زۆریان دەکرد خەڵقیان تاران دەکرد خەڵکیان بەناحەق دەکوشت زوڵمیان دەکرد غەدر غودورێکی یەکدار زۆریان دەکرد طبعاً ئەمەش پێمان زۆر ناخۆشە بەس تا چەند دێک دەتانین دیفاعیان لێ بکەین نەمان دەتانی هیچمان پێ نەدەکرا ئێستا حەقت ئەحمەد کەمال قادر بەڕەحمەت بی محاولەشی زۆری کرد کە دیفاع لە کوردەکان بکە نێ لێوها غەدریان لێ بکرێ و تاران بکرێن و ئەو شتانە مستڵاوی و جەماعەتی عەرەبە متەطەرفەکان لێ خردبوونەوە هەندیان شکات لێ کرد بەرقەی فەوری لە دووها لە ئیدارەوە فەوری 2 مانگی ئیجازە و بڕوە پاشوی تەقاعودیان کرد ئەودا کە ئەویان تەقاعود کرد ئەودا بەربوونە من ئامڕیان لۆ دەنا بمکوژن چنجارە بۆچی ویستیان تۆ بکوژن ئەمی زۆر پرسیارە بکەمەڵە یەک لە شتەکان ئەو معسکەرەی ئەمن لێ بووم 4 تۆپی هاونم هەبوو لەکوێ لەمە ئێوە لەکوێ بوون ئەو کاتە ئەوە لە زاوێتەی بووین زاوێتە ینی هاتبوونە کوردستان هاتمونی کوردستان ڕووی هەر تۆپەکان لە گوندێکی کرد ناو گوندی زۆر پێ ناخۆش یاکە تۆ گوندی قوربەتی چ بکات و هەستام لێ تۆپەکانم سوڕان دامدا لەوەی ئەمنیان گرت تەقاریری استیخبارات لەسەرم ڕۆیی کە ئەمن یەکەکەم لە عوسات ئێتر کەوتنە پیلان جێران و ئامەرات دەبووم حتا ئەوەی کە تەقیان لێکردم کە بم کوژن ناو ماسکەر نازانم بەعجوبە نەداتیم بڵاقەت ئێرە ئەوێ دوور بوو کاورایم کە تەقای لێ کردم گولەکانم پێ نەکەوت بە قەستی کوشتن تەقەی لێ کرد بەڵێ بە ئەزمی کوشتن ئامەرە بوو دانرا بوو چۆن بوو مامەرەکە چۆن بوو لیوا ئەوەل ڕقیان زۆر لە من بوو دەیانەوێت بە هەر شێوەک ئەم بکوژن ڕئیس عورەفا بە تەریقەی منیان بان کرد بوو جار بوو پارە و شتی وا وعدیان پێدا چیلۆ دەکەن ناکەن ئیقناعیان کرد بوو کە ڕۆژی پێنجشەموان ئەسلحە خاوێنکردن هەیە لەناو معسکەر هەر حەزیرەک کە دەکەسە دادەنیشی سیلاحی خۆی خاوێن دەکاتەوە حەزیرە گرێرە یەک لێوێ
جنابی ڕئیس عوڕەفاش بگەڕ دەستوورەکە ڕئیس عوڕەفای پاشی زابطیە بەڵێ بێتە بەرامبەر من دەماچەی خۆی دەبینی کە دەماچێکی قامتەکە دەڵات ئەم داتە بەرگولان بەڵێ فعلا ئەمنیدا بەرگولان بەس کوپیم نەکەوت ناڵە ئێرە و ئەوێ دوورەوە بەڵێ هیچ ئیجراعاتی لەگەڵ نەکرا لەگەڵ ئەو کەسە ئاباد کەشفەکەم نووسی لە بۆلیوە بەڵێ وتم شتێکی وا ڕوویدایە کابراایەکە بلێ کورد مقدم محمود ندیم خەچی سلەیمانیە بوو ئازا ئەوە بوو ئامر سریەی نەقلیە بوو هات یەک دمان دەناتی وتی خدر گوتم بەرێ گوتی واز بینە ئەمن قرار ندام التحاق دەکەم گوتم لێ واز بینم گوتی زەرێرێ دەکەی گوتم زەرێرێش بکەم ئەمن واز نایم من دڕۆ تازەستەی بیبابی ئەودا وەختێکی کە وام گوت ویستۆوە دوابی کەشفەکەیان دامەوە لیوا دەرێ و قەزا و قەدەر بوو ئەوە پێوەدا قەرەماندا قپاتی کە بچوو با فیرقەی لەوێ شتەکە گەورە دەبوو لە حەقەتدا بەڵام نە ئەمن ئەوەم دەویست کە لێ بینێمەوە بستە فیرقەی نەبە تەمایمانەوەش بووم لەوێ قەراری ڕۆیشتم دا بگوتم لەوە دەڕۆم تازەچی لێ وەفعلا پاشنجی التحاق زۆر جار باسی ئەفسەرە عەرەبەکان ئەوانەی مووسڵەکەن ئەڵێن کە زۆر بەرامبەر بە کورد خراپ بوون یاخود دوژمنایەتی زۆری کوردیانەکەن ئەوە ڕاستە بەڕێ نارێم ینی مووسڵاویەکان زیاتر وابوون یا هەمویان وابوون بەگشتی وڵی پیاوی تاچی تێدا بوو برێم هەر هەمووی وابنا بەڵێ پیاوی تاچیان تێدا بوو جاکەکە دەسەڵاتی نەبوو بەڵێ بە زۆری خراپەکان دەستیان دەڕۆی و دەوری پیسکیان زۆر هەبوو بەتایبەتی مووسڵاوی خراپەکان مووسڵاویش دوونەوەن پیاوی زۆر باش و محتەرەمیان تێدایە بە پیاوی زۆر خراپیشیان تێدا و زۆر خراپەکەشیان گەلێک زۆرتر لە چاکەکەی لەو مووسڵاوی خراپانە زۆری لێ بوو کەی پەیوەندیت کرد بە شۆڕشی ئەیلولەوە ئەمێن کە پەیوەندی هەت شۆڕ دەستی پێکرد ئەم پەیوەندیم بە شۆڕشی ئەیلولەوە کرد اتصالم کرد بە لوزنەی ناوچەی کۆیە کولی مانجە معاشەکەم وەختە 6 دینار بوو 30 دینارم ئابوو نەدەدانێ یعنی بوو بووی بە حیزبی کەواتە على كل حال ناوم نخون ننا حزبي ناوم ككردك هاوكاري يارمتي شورش كردك ابو نوع الى قمل قديان ما حتى تو مدري كي شوي صالي شن شوي صالي بالضبط ناحيه كم ايشي سي شستو سي يعني بيج انقلابي بعصيه كان هاتبوو مدرێ لە ناو معسكر پێش انقلاب هاتم چوم لە معسكر ڕەشید نووسم خۆم داخلی خستەخانەی عسکری کرد لەوێەوە بنم دەزانم چەند ڕۆژی بنم ئیجازەی دوور و درێژم دەدەنێ بە ئیسراحەتی خۆم ئەو وەختە دەڕۆم دا ئەمن لە خستەخانەی بووم کە انقلابی بەعد ڕوویدا پاشێنجینی ئیجازەم وەرگرت و ڕۆیشتم ئەودا بواغەکیشان لێدام گوتیانە تو شوعی لێ تازاهاتی علاقەشم بە شوعیە منم لە حەقەتدا ئەو دەبوون و ئەیمام ئێش و ئازارشی زۆرم توش بوو لە سەمیرەزان بەدەست مەلاناسی حەق لەوێ بوو بۆچی خۆتۆ کەسێ بووی هاتبوویتە ناو شۆڕش ویان نەزانی شوێعی تۆ ویانزانی شوێیم بەڵێ ئەی تۆ ناڵێ ئەندا ینی هاوکاری شۆڕشت دەکردووە و یارمەتی ناوچەی کۆیەتدا ئەوانە پشگیری تویان ناکرد لوتنەی کۆی و خوا هەر ناگری زۆر بە هیممەتەوە زۆر بە جددیەتەوە هاتن دیفاعیان لێ دەکردم کەم بابە ئەوە پارێکی زۆر دەدا و تەنەمێژە یارمەتی دەمان دەدا و علاقەی لەگەرمە هەیە و بەڵام گیان نەدەدا مەلاناسی حەکە بوو ئیمام تابور بوو خۆی لە جێیش ناوی مەلا ئیسماعیل لە ئەوە کە ئیمام تابور بوو لە جێیش هەنگیان قسە پێگوتیە و هەنگیان زەلیل کردی هەندی ڕقی لە دریدا بوو لە زڵی زابتان بوو فرسەتی شوالی وکەوت ئەو وەختی بوو بووە مەسئولی سەمیرەزان مامدەلال چوو بووە قایڕێ ئەو مەلاناسی حەلەوێ بوو عەدەدێکی زۆری جەزابتی کورد و عەرەب لەبێ خڕبوونەوە لە زوم میوانەکە لە فکرمە ئەو سامی عەبدوڕەحمانە بوو ئەمە عەلاسە ئەوانە هەموو شوعین ئەو دا کاکە ئەوەش دەردێکی دەدامە حتا حادثەیەکی سەی ڕوویدا بە ئەو قسە لۆ بکەم سار لە ئێستا درانکرد مانگی پێ پەسیرە تازە دنکردن کەچی ڕێژ لێ پیاده بوو باخچەک لە خوارێ بوو ئەمن لەگەر پێشمەرگەی کۆی ناوی عەزۆلە بگوتم عەزۆلە دەبا بچینە ناو ئەو باخچەی چون لەوێ سێتار و شێ پەسیرەمان لێ کردەوە لە ناو کانیەکیماندانە دنکە ڕەشەکانمان خوار ئەویدیمان فرێدا
ئاگام لەوەی نیە مەلانە سێ زەڵامی شرود و نردیم بخواری و مراقبم دەکا چاویان لێ پەچیرم لێ کردیتەوە هاتمەوە سەرێ کوڕی شەڕێک و پێک ناوی معاونوهات بۆ خەلکی سولەیمانی بە لێ حاکم بوو دەدوی نردم گوتی کاک در گوتم بەرێ گوتی دەزانی گوتم ئێ گوتی قسەچی دەکەم وەڵڵی پێم خۆشە حەب لەم لەسەری دێ بەڵام بۆ قسەی نەکەم ناچاریشم بیکەم گوتم وەڵا بیرێ چ بووە گوت وڵا تو حەبسی ئەمن حەبسم گوتی چ پیاوم کوشتیە دزیم کردێ چم کردیە وەڵا تو پەسیری حیزبت خواردیە گوتم وەڵڵی کاک نهات دەنا یا ڕەبی دەستیان خۆش بیت خوا حیزبێک ئەوەندە عادیل بی ئەوەندە بەدەسەڵات بی ئەوەندە ڕێک و پێک بی وەڵڵی من مەمنونم بۆ خوای یعنی شوفێرم وابوو پێم خۆش بشتەکە وا بکە حیزب هەندە عادیل بەوە بۆ شەوەی خزمەتی عالەم بکە من مەمنونم ئەودا ئەو نوع تەسەروفانەیانە بەڵام من لە هەنگینەوە وەزم گۆڕا وەلەو ڕێی خۆم بەرنەدا تا گەیشتمە خزمەت مەلا مستەفای لێوەوە ئیدی بە تەواوی مەیدانم لۆ کراوە و من مام لە منتیقەی چەمی ڕەجان زۆر بەعەزیەت و ناخۆش تا ئەو وەختەی مەلایی جەلالی لێچاندا چوومە منتیقەی مەلا مستەفای لەوێ کە پارتی نەما و چوونە ئێرانی ئەودا لەوێ لەگەر خزمەت مەلا مستەفای مامەوە و چوومە ئەو ئیجتیماعی کە دانیشت بوون لەوێندرێ قاوەزاتی عەبدوڕەحمان عارفی بوو بەڵێ باسی ئەوەکەم بەڵێ ئەودا کە چوومەوێ گوتیان وەڵا ئیجتیماع لە خەلان گوندەکە لە نزیک حاج عومەران چووم کە چوومەوێ قەرەباغاشی زۆر لەوێ بوو قاعەشی گەورەی لێ بوو گوتیان وەڵا ئەوە وەفتی حکوومەت لێرەیە و فاوەزاتە و لەگەر مەلا مستەفایەوە تا لەو قاعەی دانیشتینە وەڵام چووم پارەکم بەدرکەوەنا حمایەکان ئەمنیان دەناسی نان دەژێڕام و قسەیان نەدەکردومدا وەڵا دەکەم کردەوە کە تەماشام کرد کاکە قاعە فول قاعەکی گەورە پەر هەمووی دانیشتی گەڕامەوە مەلا مستەفا لە هەوراجی چاوی لێ بوو گوتی وەرەوە باب گوتم ئەزبنی عەفوم کە غەڵەتم کردی نەوەرە بەزەوە ساڵی چەنە قوربانە گە هەر ساڵەکەی ئەو ساڵی شەڵ و نیادی پێنج بوو شەڵ و شەش لەم فاوەزاتەکە عەبدوڕەحمان عاریفی بەڵێ وەڵای ئیتر کورچەکەی ڕاچاو گوتی وەرە ئێرە وەڵام سەر قسەکەی چووم لەسەر کورچەکەی دانیشتم عمرم 27 ساڵە ئەو عالەمە تەعەجوبمە پیاوە چووکە مەلا مستەفای من دارێکی 27 ساڵی چێوە بانگی دەکاو بۆ پەڕی تەقدیر و احترامتنیش خۆی دادنیە یعنی بۆ شتێکی غەریب لەناو عالەمەکەی ئەودا بۆ فسکەفسک لەناو وەزفەکەی بعد دەچیان ئەمنیان دەناسی دیان گوت بابە ئەوم لازم خدرا ئەوەی نەیدەناسیشم پێیان دەگوتن بابە ئەوم لازم ناوم ڕۆیت بوو وەڵی تر مام لە تەنیشتی گوتی بابۆ نەڕۆی ئەحمەد کەمال قادر بە ڕەحمەت بی لە تەنیشتی کەی دانیشت بوو کاکەم لازم بەخێر بێت سەرم پێت برندە گوتم قوربان دەستت ماز دەکەم پەروەردەی دەستی خۆتم قسەکەی زۆر پێخۆش بوو لە حەقەتدا مەلا مستەفا لەوەی ڕاپەڕی گوتی کاک ئەحمەد دیارەت و خدری دەناسی گوتی ئەدی وەزابتی من بوو لە کرە من بوو ئەوە ئەلحەق زۆر قسەی باشی کرد و خۆشی من وەڵای تر وە بوو وەختی نانی نیوڕۆیە بوو مەلا مستەفا گوتی نەڕۆی گوتم بەرێ دەستی گرتم لەوە سەر مێزی نان خواردنی ڕۆیشتین چوینە سەر مێزەکەی لە تەنیشت خۆی دانا وەڵا دەستمان بە خواردنێ کرد تەماشام کرد هەر پشکە گۆشتێکی گەورەی و بدەنگ لە بەردەمی منی داد زۆرم پێ ناخۆش بەڕاستی گوتم ئەزبنی ئەم زۆر خەجالەت تۆ گۆشتی بۆم دادە گوتی بابۆ بیخ و قابیلتە مەلا مستەفا توێ ناسی پێشتر بینی بوو لە دوو شەڕان چاوی لێ بوو لە شەڕەکان پاشی ئەو دوو شەڕەی کە چوومە کنی هەر پێ دەگوتم بابوو دەگو بابووە تو یەکێکی لە کوڕەکانم حەزم کرد لەسەر دوو ئەفسەری عراقی دوو کەسی کە زۆر جارۆک و کەسی خراپ و دڕندە تەماشایانەکەن تەهاشەکەرچی لە کۆیە زەعیم سدیقیش لە سلێمانی چی لەسەر ئەوانە ئازانی تۆ لەسەر ئەو دوو کەسایەتیە ئەوە کاوە ئەمن هیچ نێزیش و علاقەکەم لەگەڵوانە نەبووە و نەمدیتین تەنها ئەوەی بەڵام تۆ لە سوپایە بوو یعنی مەبەستمەوەیەکە نەمدیتینە ئیلا ئەو وەختی کە هاتن لە کوردستان ئەو قەسابخانەیان دانا لە کۆی و لە سلێمانیە ئەو وەختە ناوبانجی ئەوانم بیست منا پێشتر نەمدەناچی لە کۆیە چی کرد تەهاشەکەرچی چی کرد لە کۆیە لە کۆیە لە
کوێ دەچێ هیبە سوڵتانی لە هیبە سوڵتانی چێ خوارد سنارۆکە ئەو سنارۆکەی کرد بە قەسابخانە کولی شەو ڕۆژێ 2 کەس 3 کەس 4 کەسی دەبرد لەوێ ڕەمی دەکرد و میتەکەی فرێدان 100 گورگ دان خواردن ئەو بە درێژایی مانەوەی لەوێندرێ ئەوە ئاخرشت چی کرد بوتە ئەمن لەوێ نەبووم لە حەقەدا وەکو بیستم 8 کەسی فەقیری قوربەسەری ئەهلی کەسە بە خڕکردیتەوە لە دینگەی ناو بازاری هەمووی بەستینەوە عالەمیشی بە شەق خڕکردیتەوە وەرن ڕاوەستن لێروکانە ئەودا لە پێش چاوی ئەو عالەمێ ئەو فەقیر و قوربەسارانەی بە دینگەی و ڕەمی کردێ 2 شەو و 2 ڕۆژ ئەو مێتانە بە دینگەی مایتەوە ئەو ئەخلاقیە بۆچی ئەمانەیە بۆ ئەوەی خەڵک چاوترسێن بۆچی خەڵک بترسێن شۆڕشێ ناکەن تەقای ناکەن خزمەتی عەرەب بکەن ئەو دەنە لۆتی ئەگەر باسی حرەس قەومیەکان کەی ئەوەی کە بیستوتە لەسەر حرەس قەومیەکان حرەس قەومی ئەمانە حرەس قەومی حرەس قەومی وەحش بوون وەحش دەهاتن پێدا دەهاتن هەرچی بکەوتە بە بەردەستیان تەڕوشک دەیان برد و دەیان خوارد و دەیان دەزی و دەیان سووتان وارتی کەوت با پێشیان دەیان کوشتن دا شعارەشیان برن کرد بە وەختا نحن العرب صاحب غيرة ما نخلي الكرد بهذه الديرة أما عربي صاحب غيرة كردان لوراتي نادي أو شعار والله يتر نابا ناو دكوت برقنتي بيج مرقي بپنجا بشيط بصط ديان دو طوفان وقت دارات ما كان دكوت سريع ما كنا بس زوي بي نكردم بيج مرقي شتاي تاكل كاغ ملازم لنا وشورشا بڵین دەورەی عسکەریەکرایەوە دەوراتی عسکەریەکرایەوە بۆ پێشمەرگە لە ناو شۆڕشە لە ناو شۆڕشە دەوراتی عسکەریە ناو شۆڕش نەبوو ئەگەر دەوراتە بە دەچۆ خارید دو دەرەوە بە زۆری ئێران لە ئێرانە دەورەکە ئەکادیمیای سەربازی نەبوو هیچ شتێک نەبوو ئەکادیمیای سەربازی بێ ساڵی 63 ئەکادیمێکی سەربازی لە ماوەت کراوە ئەمن ئەو وەختە دەست بەسەری مەلا ناسیحی بووم لە چەمی ڕەزان کەس ڕازی نەبوو بچی بتە معەلیم لەوێندرێ بە منیان گوتیان ئەتوو دەچی گوتم میلۆ لەو حەبسخانەی نەداچیم بێ چوون ئەمن لەوێ بووم معەلیم کوڕێکی سولەیمانی فەوزی نەشئەت داچی عەرەب بوو بابی کورد بوو ئەو ئەویش لەوێ معەلیم بوو دوو بەکر عەبدولکەریم ئەویش ڕائید بوو لەوێ بۆ مدیری مەکتەبەکەی ئەمە ئەو سێ زابتە لەوێ بووین ئەو ئەکادیمیمان کردەوە ئەکادیمیمان کردەوە دەورەی ئەسکەری و تەدریبی ئەسکەریەکی زۆر ڕێک و پێک و باشمان پێکردن بەڵام دە 15 تەڵەبە بە هەبوون خەچی ئەو ناوچەی ئینسانی زۆر سەقەت و ناڕێک و نالەبار بوون نەیان دەخۆن نەیان دەویدی شەکەی فێربن دەستیان ویش وەزەکەی تێکدەن کێ بۆی هەبوو بەشداری بکە لەو ئەکادیمیە کێ بۆی هەبوو بەشداری بکە ینی پێشمەرگەکان خۆتان هەڵتانە بژاردیا چۆن مەکتەب سیاسی مەکتەب سیاسی تەڵەبەی زۆر ڕێک و پێک و محتەرەممان نەگەر بوو لە زمنی وانە ئەو شەهید جەعفەر عەبدولواحید ئەو یەک لە تەڵەبەکان تەڵەبەی دیکەی زۆر وا ڕێک و پێکێدا بەڵا بەڕێوەمان برد تەدریبەکمان پێکردن و هەتا دەورەکە زۆر ناجێ بوو خەلاص بوو خەلاص بوو ئەلا ئەساس شەوی 21 نەورۆزی 64 حەفلەی تەخەڕوجا دەوێت سێ جایزەی هەندانە یەکەم کلاشنکۆف دووەم دەمارچە سێم سەعات تەماشا دەکەم کاک فەوزی ئەو 15 تەڵەبەی کە ناخون و مخەربەتن و دەورەکەیان تێکدایە ئەوە دەرەجەی لەوان دادنێ و دا و جایزانە داتەوە کاک فەوزی ئەو تەڵەبە نادارەمان هەیە لە زاخۆیەوە تا دەگەی خانەقین ئەو تەڵەبە هاتیە لۆ بە حەق نایکەی وتی نعدەبی ئیوانەبی ئەمجی تووڕەبووم لە حەقتدا وەڵا لێمان بۆ شەر لێمدا ئەم لە ڕئیس فەوزیمدا مەستەڕەک لەوێ بوو مەچی ئاسنی پێوە بوو لە سەری و لەوانەمدا هەتا ئێری بخۆن حەقتدا زۆر بریندار بۆ نەوعی هەستا چۆکن تەڵەبەکان گوتی ئەوە خدر لەسەرم گو وای لە من کرد ئەفدا لەوێ کابراایەکە بوو ئابەکەرەک مقدم بوو پیان دەبوو ئابەکەرەک ئابەکەرێکیش لەگەڕوان بوو چ بکەین چ نەکەین دەکردی دەری کاکە شەوەیە کە لە حەفلەی گەڕاوە ئەنگۆ هەموو تەڵەبەکان بڕۆن مسەلح
بە تاریکە کارەبانی و قوڕ ترپا و بەهارە و بارانە لەوێ بیگن و ڕاست بە چەقوان پاچە پاکێکن تەویلەکمان بەرامبەرە بنە تەویلەکە لەوەی فرێدەن برێن ئەوە دیارە چۆتە عەددارە ناموسی ئەو کاروانچەی بکە لێ کابرا کوشتی لێی فرێدایە بەو نەوەی شوێنەکەی بزرگ مەلا جەمیلی ڕۆژبیانی هەزار ڕەحمەتی لێبی گوتی خدر گوتم بەرێ وتی لێت دەدەن تم لە من وتم پیاهۆی لە مندا وتی لێت دەدەن بەقسەم نەکرد بەڵام شەوێ کە حەفلە خەلاص بوو بە تەنیا و نەبوو دوو تەڵەبە سێ تەڵەبان لەگەڵ خۆم بینم قسەکەی مەلا جەمیلی هاتم والله هەر هەندم زانی کاکە برین کرام و کەوتمە ئاسمانێ دەمم گیرا و لاقم بە دەستوان و دەستێکم بەدەستکەم بە چەقوان چەقۆچیان ئەلو پشم لێدام چەقۆچیان لەو دەستەی دام دەمیشم گیرە دەمم بەرەڵا بوو کە دەم بەرڵام کە هاوارم کرد کوژرم وەڵا کە ئەم گوتم کوژرم ئەمنیان فڕێدا و هەراتن ئەم چەم دەینە و دام نەبەر دەبارکە بەڵام تەبێ بەو شێوایە و بەو تاریکەی دەماستە تەسیری چێتمان نییە وەڵا کاک بەکر و دەماعات ئەو شەو مەحسین زێژ دەمارێ میێوان بوو لێک نەمە لەوێ بوو وەڵا هات چ بوو گوت وەڵا تەڵەبەکان هەن خەریک بوون بۆ کوژم وەڵا الحەقە کاک بەکر خۆی تند و تووڕە کرد و نادی تەڵەبەکانی حەبس کرد و دیار بوو هەموو دیچیان بە قوڕقوڕاو بوو پێیشەکە ئەوان کردیان ئەمە نەبووین ئەمە بووین ئەرێ وەڵا ئەنگۆ بوون وەڵی تر ئەوە لەوێ نەداتیم بوو لە کوشتنەکەی مەلا جەمیل لەو کاتە چیە کرد لێ بۆ لێ وەڵا هەر هات بوو لێ نەرە دانیشت بوو شتێکی نەبوو پێشمەرگە بووەویش ئەو پێشمەرگە بوو بەڵێ زۆر باشە کاک ملازم ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵخەی بەرنامەکەمانێ نین لە ئەڵقەی داهاتوودا باسی شەڕە گرنگەکانی کە ئێوە لە شۆڕ شەیلولا کردوتانە بە تایبەتی تۆپخانەی شۆڕش دەوری چی بووە باسی ئەوە ناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. ساڵی 1965 بۆ یەکەم جار هاوەنی 81 ملیم بەکارهێن پێش جانبێ ئازاد بە قوترین تۆپ هاونی 120 ملیم بوو. تۆپخانەکەی ئێوە شوێنێکی دیاریکراوتان هەبوو کاک ملازم بە زۆرترین کات بە خۆت و جەماعەت و تۆپەکەت خۆت تەسمیلی معسکەری ڕانیەی کات لە 74 تۆپەچیان داینێ ئێرانێ 175 ملیم وەزنی قومبلەکەی 6 کیلۆ وەڵاهی عەزیز ئەقراوی کابرایەکی کورد پەروەرێکی سادە بوو کە شۆڕش تێک چوینە ئێرانێ هەمووی لە سەددان خراتر بوو ساوا وەکو سقی هەر تێمان بوو